بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ڕێزان و خۆشەویستان پێ خۆشحاڵین لاڵقەیەکی تری بەرنامەی زاراوە قورئانیەکان دێنەوە خزمەتتان لەگەڵ مامۆستای بەڕێز مامۆستا سەفین. مامۆستا لۆ ئەوڕۆ دەچینە خزمەت زاراوەیەکی تری قورئانی پیرۆز، ئەویش زاراوەی ئەسسعی، هەوڵ و ماندیبوون و تێکۆشان. یعنی ئینسان هەر هەوڵ دەدا، خوا دەفەرمێ ئینە سعیەکم لەشەتە، بەڵام جیاوازن، هەوڵ و تێکۆشانەکان جیاوازن. ئیوا هەیە لە بۆ باشەیە و ئیوا هەیە لە بۆ شتێکی خراپ و نامەشروعە. دیارە سعی یعنی لە لوغەتدا بە معنای مەشی و سەریع، یعنی ڕۆیشتنەشی بە هەڕوەلە و بە پەلەپەل، للجد في الأمر، لە بۆ یەکێک لە ئیش و کاروبارەکان. کوزانایانیش دەفەرمون بذل الجهد والطاقة لتحقيق هدف من الأهداف. ئەوەی ئەتوو هەوڵ و تێکۆشان دەکەی لە بۆ بەدەستێنانی ئەو ئامانجەی کە هەتە، یەک لەو ئامانجانەی کە هەتە. دیارە کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى. ئەزا خێر بیان شەڕ بی دەیبینیتەوە. ئەوە گرینجەکە لەوەیدا ئینسان یعنی هەوڵدانەکەی لە بۆ خێربی ئەوە دەیبینیتەوە، لە بۆ شەڕبی باماشەوە خوابمان پارێزی دەیبینیتەوە. و لە ئاەتێکی دیکەشدا کە خوای گەورە دەفەرمێ فەمشوو فی مەناکیبیها وکولوا من ڕزقی، ئەوەش هەر ئاماژەیەکە لە بۆ هەوڵدان و لە بۆ تێکۆشان، لەوەی ئەمە یعنی لە دنیادا سعی و هەوڵ بدەین لە بۆ ئەو شتانەی کە دەمانەوێتن. بارك الله فيكم مامۆستای بەڕێز. ئەو ئاەتێکە جەنابیشت ئاماژەت پێدا ئەوەی ڕوون دەکاتەوە ئەن لەیسە للئینسانی ئیلا ما سعى وأن سعيه سوف يرى، کە مەسەلەی سعی و هەوڵ سنەتێکی ئیلاهیە. ڕاست. خوای گەورە سبحانه وتعالى هەندێک سنەنی کەونی هەیە داینایە بە حیکمەتی خۆی، ئەو قانونەی دانایە لەسەر ئەو کەونەی جێبەجێ بی. قانونەکەش چییە؟ قانونەکە ئەوەیە کەوە وأن ليس للإنسان إلا ما سعى، هیچ شتێک لە بۆ ئینسان نایەتە دی و نایەتە دەستی ئەگەر هەوڵی لۆ دەدا. وأن سعيه سوف يرى، ئەوەی کەوە هەوڵیشی لۆ دەدا دەیبینیتەوە نەتیجەکە بەدەستی دەکەویتن. ئەو دوو ئاەتە دووبارە و تەکیدکردنەوەی یەکدی نییە، تەسیسی معنایە، معنایەکی نوێ دەداتن. یەکەم لۆ کەسێکێک کە ئیش ناکە بەتەمانە بی ئەگە ئیش نەکەی هیچ نەتیجەکی ببینیوە، هیچ بەرهەمەک بەبێ ئیشکردن ببی. ئەوە دەفەرمی قانونی من ئەو هەیە، سنەتی من ئەو هەیە، بەبێ ئیشکردن بەرهەم نییە، هیچ نییە. وأن سعيه سوف يرى، ئەوە قانونی دووەمە. ئەگەر ئیشت کرد لێرە سعی مەوجودە، ئەوە لۆ کەسێکێک کە ئیش دەکا بەس ئومێدی بە ئیشەکەی نییە، دەرێ وەڵای ئەو ئیشەی دەکەم بەڵام ژینە هیچ نەتیجەشی دەبی، ئومێد پێ نییە. ئەگەر هەوڵ بدەی دەفەرمی نەتیجەی هەر دەبی، بە گوێرەی هەوڵەکەی خۆت نەتیجەی دەبی. ئەزووکو جەنابەت باس کرد لۆی هەیە هەوڵەکە لۆ چاکەی بی، لۆی هەیە هەوڵەکە لۆ خراپەی بی. لەبەرەوەی ئینسان ئیش هەر دەکا، لەو دنیای ڕاوەستان نییە. لۆیە ئەو هەستکردن بەوەی کەوە هەم ڕێی چاکە و هەم ڕێی خراپە هۆردووچی هەیە، خوای گەورە زۆر ئەو حەقیقەتەمان لێ تەکید دەکاتەوە لە قورئانە. دەفەرمی والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى إن سعيكم لشتى. سوێن بە چ دەخوا؟ بە شەو و ڕۆژ، بە نێر و مێ، کە دوو شتی زۆر لێک جیاوازن. شەو تاریکی، ڕۆژ ڕووناچی، نێر مێ. دائیمەن ئەو شتانەی کە خوای گەورە سوێندی پێدەخوا لە بۆ ئەو بابەتەی کە سوێندی لەسەر دەخوا ڕەبتە چیان لەمابەین هەیە. جوابی سوێندەکەی چییە؟ وأن سعيكم لشتى. ئەو کار و کردوانەی دەیکەن کو شەو و ڕۆژ جیاوازە، کو نێر و مێ جیاوازە، کار و کردەوەی گۆش جیاوازە. و نەزانین چونکە ئینسان ئەگەر وە بزانیتن کە شتەکەی زۆر مهم نییە، ناتوانانی هەوریش بدە. ئێستا مەسەن لەو سەردەمەی بە زۆری وایە
تەڵەبەوە تێدەگەێنرێ مەسەن لە وڵاتی خۆمان شەهادە زۆر مهمە شادەی بەدەستیش بینی هیچ وەزیفەی وا و تەعیناتە و شتەی وانە ئەو تەڵەبەیە لە خۆڕە ناتوانێ تەحفیزی خۆی بک خۆی هاان بدا بخینیتە لەبەرەوەی وا تێ بگەێنرێ کە نەتیجەکەی هیچ نییە ئەتون هاتانی خۆتمان دکەی و کۆشش بکەیت بەس ئەگەر وا تێگەیش کە گەلێک مهمە ئەمنش ئەو شەهادەی بەدەست بینم ئەو هادەبی نەتیجەی ژیانم ئەو هادەبی هەنجی لە ناخی هاان دەدرێت لۆیە ئینسانی مسلمان دەبی بزانیتن جیاوازیەکی زۆر هەیە لە مابینی کەسێک لە بۆ حەق لە بۆ چاکە لە بۆ لە پێناوی خوا هەوڵ دەدا و کەسەکیش لە بۆ خراپە هەوڵ دەدا ڕێ خراپە دەگریتە زەمان ساری زافتن لە سەقسەکانی زەنابێت یعنی بزانە زۆر جاران لە ناو خەڵکی جێمان لێ دەبیتن کابرا سعیەکەی بەرەو خراپەیە هەوڵەکەی لە بۆ ئیشی خراپە خوا پەنامان بداتن کە پێی دەرێ کاکەوەرە سعیەکەت چاکۆلویشی بە دەی خوا بەڕەحمە خوا بەڕەحمە یان لە بۆ نمونە کە باسی ئیشکردن لە بۆ ئیسلام دەکرێتن ئیشکردن لە بۆ دین دەکرێتن دەرێ خوا بەخۆی ساحێبی ئەو دینەیە یعنی کە لە کاتێکدا خوای گەورە وەکو ئەوەشی وەکو سونەتەکی کەونی دانایە ڕاستە ئەو دینە خوا ساحێبیتی بەڵام وەکو سونەتی کەونی داینە دەبی کەسانێک هەبن ببنە ئەداد لە بۆ سەرخستنی ئەو دینەی چکە وەکو خوش دەفەرمێ وأعدوا لهم ما استطعتم من قوة ئەجا ئەو قووەتە لە هەموو لایەنەکان دەگریتەوە لەلایەنی دەعاوی اقتصادی سیاسی هەموو ئەو لایەنە ئەنگۆ ئیعداد بکەن خۆتان پێ بگەین لە ڕووی جەستەی و هەتا عەسکەریش مامۆستای بەڕێز ئاجا لۆیە یعنی ساعی و هەوڵدان ئەتو ئەگە سەعید نەبیتن خوا چ لۆ بکات یعنی مامۆستای بەڕێز ئەو قسەی جەناب زۆر جوانە کە کەسا دەرێتن وڵا خوددا ساحێبی ئەو دینەیە و ئەمن سەری نایەخم ئەوە چ دەکاوە کارنەماوە تێدەگەینیتن خدای گەورە سبحانه وتعالى بەو قودرەت و قووەتەی خۆی هەیە دەتانی سەری بێخی یان زۆر زار ئیستیشهاد بەو حادیسەی دەکەن دەرێن وڵا ئەبوو تالیب گوتی تەمەخۆ ئەبوو تالیب پێغەمبەر نییە ئەو بەیتە ئەو ڕووداوەی ڕووشیدایە پێشی هاتی پێغەمبەر ساس دەرێن ئەو بەیتە ساحێبی خۆی هەیە ئەو دینە ساحێبی هەیە یحمی دەی پارێزیتن ئەمگۆ هەوڵ لۆمەدە تەماشای پێغەمبەری کە صلی الله عليه وسلم ئەو پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ڕۆژێکی شەوەشی دانیشت هەموو ژیانی و سەحابەکان لە پاشیوی هەموو مسلمانان و پیاوچاکان هەموو ژیانیان جوهد و جیهاد و هەوڵدان نەبووە لە پێناوی سەرخستنی ئەو دینەی و ئیشکردن لە بۆ بڵاوکردنەوەی ئەو دینەی کاتە ئەلێرە ئەو مەفهومە غەڵەتە لە چ تێکەردەبی خوای گەورە سبحانه وتعالى ئەمەی دانایە جارێ لە شوێنی تاقیکردنەوەینە لە مەیدانی هەوڵدانی لە هۆڵی تاقیکردنەوەینە ئەگەر لەو هۆڵەی بمان باتە دەرێ هەنجینەکە و مەسەلانە هیچ نامینێ ئەخوای گەورە هەنجینەکە مسلمانی هەرچی بێوێ لۆی دەکا کافریش کوی بێ لە ناوی دەباتن بەڵام جارێ دەبی ئەمە بزانین لە چێن دەرێ ئەوە لە چ بە دیار دەکەی مامۆستای بەڕێز لەو نمونەیەی کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە ساڵی دەی کۆچی خوای گەورە ئیسرا و میعراج بەرزی دەکاتەوە لەو ئاسمانەکان بەیت المەقدس پاشان هەموو ئاسمانەکان هەتا سیدرەت المونتەها هەتا دێتەوە دەرێت جێیەکەی هەر گەرم بوو یعنی بە مدەتەکی کەم لە شەوێ ئەو هەموو ئاسمانانە و ئەو هەموو شوێنەی دەکاو دێتەوە بەڵام 3 ساڵی پێدەچی هیجرەت ڕوو دەدا پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەککەی لەو مەدینەی دەچیتن چەندی پێدەچی هەتا 9 ڕۆژی پێدەچیتن هەتا دەگاتە مەدینەی بەو سەحراییدا و بەو هەموو وەسائیل و هۆکار و ماندی بوونەی دەکاتن کافر نەیبینیتەوە و ڕێی دەگۆڕیت و فلان و فلان هەر ئەو خوددایە کە ئیسرا و میعراجی بۆ پێغەمبەرەی کرد صلی الله علیه و سلم نەیدەتوانی ئەو هاش لە مەککەی بیباتە مەدینەی بەس لۆی بە مسلمانان پیشان داتن کە لە ناو مەجاری دنیاە لە هۆڵی تاقیکردنەوەی هۆڵی تاقیکردنەوە شوێنی هەوڵدان و ئیشکردنە بەڵام لەو مەجالەی بێ دەرێ مەسەلەی ئیسرا و میعراج هاتنە دەربوو معجزەک لە عالەمە بەڵام ئەوە هیجرەتە لەوێ خوای گەورە هەموو شتێک لەو پێغەمبەری دەکات زۆر لەوەی بەڕێزترەکە لەوێن دەر ماندی ببیتم بوراقی لۆ دەنێری بەڵام لەو لای بە حوشتریە دەنگار بە ماندیبوونی حوشتر و بە پێیان بڕوات هیجرەتە دەبی لەو مسلمانی قودوەکە بیتن چکە لەوانەی مسلمانیش ڕۆژێک لە ڕۆژان هیجرەت مسلمانیش دەبی بزانیتن کە ئەتوو مادام لە دنیای شوێنی ئەخذ بالئەسباب ئەگەر نەخوای گەورە نوسڕەتی دینی خۆی فعلا پێویستی بە کەس نییە ئەمە تاقی دەکات هەتا لەسەر ئەوەی کە باسم کرد یعنی ئیوایە ئیشی خراپ دەکاتن و دەرێ خوا بەڕەحمە یعنی ومێدی وایە بچیتە بەهاشت دەرێ خوا بەڕەحمە باشە ومن ئەراد الآخرة وسعى لها سعيها
ئەگەر ئەتوو ئومێدت بە قیامەتێک خوا لێت خۆش بی دەبی سعی لە بۆ بکەی دەبی ئەو سعیەت بێ چاکێوە لە بۆ ئاخیرەت بی وەکو خوای گەورەش لە ئاتشکەدا کاتێک باسی کە دەفەرمێتن وجاء رجل من أقصى المدينة يسعى أو أذا قتادة رحمة الله عليه بدفرمي يسعى كان يعبد الله في الغار أو أبو كوا خوايدة برست لأشكوت يعني أو كسي كبيو إخوالي خوش بي خوالي رازي بي دبي سعي شي بكاتن لو أوي بقاد بو رزامندي خواي قورا بل موسى عفوا أوي زنابت باسكت مسألة سعي وهولدان لهم لا أنا كان دبي هنا لهم لا أنا كان دبي يعني حديثي بيغمبر عليه الصلاة والسلام هي تقريبا أو مسألة هولداني هم لو مرون دكاتو فمن اتق الله حيث ما كنت وأتبع السيئة الحسنة تمحها وخالق الناس بخلق حسن ما بين يكم يعني ما بين خوت أخوي بتقوى السعي وهولدانكت دبي دائما لتقوى دابي وما بين خوت لقى نفسي خوته ما بين خود لقى نفسي خوت دائما أجر توشي خرابي كردي أتبرو تاكي بيبا وخوت لقى غير خوت لقى خلشي ديكا وخالق الناس بخلق حسن كاتا همو جيانت سلاني نفسي دبي تما بين خوت وخوا يوربي تما بين خوت وخلشي بي دائما إنسان دبي لهولو كوشش دابي الزمان برز عفوا يعني حتى أو لما بيني يعني أو كباس ما كرت أو حديثش كعلاقي بهرس لا أنا كان وهبو لقر خوت وخوا سعي تبي لقر خود لو خوت لقر خلشيش يعني أقرأتو بتوي سودك بخلشي وجيني إذا ها أفرمي بيغمبري خواها عليه الصلاة والسلام كذا فرمي ما أكل أحد طعاما قط خيرا من أن يأكل من عمل يده چونکە لۆ دەفەرمێ وإن نبي الله داود عليه السلام يأكل من عمل يده دەبەر ئەوەی خۆشویستترین يعني بۆکو دەرێ باشترین خواردن کە ئینسان بەدەستی بینی ئەوەیەک بەدەستی خۆی پێیان کرد بیت ئەوە سەعیە لە بۆ خۆت لە بۆ ماڵ و منداڵی خۆت یعنی ئێستا لەگەڵ ڕێزم ئیوا هەیە يعني لە بۆ ئوموری ژیان و ڕۆژانەی خۆی هەوڵ ناداتن ئەوە باشترین شت کە ئەتوو بەدەستی بینی ئەوەی بەدەستی خۆت شتەکەی بەدەست بینی نەک چاود لە دەستی یەکەچی دیکە بیتن يعني أمتي إسلامي أمتي مسلمان دبي أمتي يشكردن بي راست هولدان بي سلة سلاني الشخصي أو يباسكر لمسألة رزق بيغمبر عليه الصلاة والسلام هان ما عند ذاك بدستي خوت إيش بكي تاود لبردستي خلشي نبي على حديثك كذا فرميتن أجر بتسي دائرة شكوب كيا ولو تشاي زور باشتر لوي لخلشي دسباك كيوا يعني فرمي أو مسلماني بقوته أو نيع المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف أبي بقوته يعني أبي دس دريج دكا دائما كواتا لروى شخصي ولا مسألة بيدا كرني رزق هول درا تيكو شرع أولا لو مسألة لمسألة سرخستني ديني خواي قولوا قياندني أو ديني بكم تريشد فنبلغوا عني ولو آية هر دائما لهول داية باش تشي كبيش بزاني بس هول دا أو ديني سربخة هول دا نزانة شي فير بكا هول دا كسا كرتوشي غلط بوا راستي بكاتوا يعني حديثك هيك أو برنيشانية أو إسلامة مسلمانية أو إسلامتية سند هول دا إنسان بإيش نبي تنقد فرمي أي بيغمبر عليه الصلاة والسلام فرمي أقادار من إياكم والطرقات للريان دام دوسي راو مسنو دامنيشن بيغمبر عندك للصحابة كان فرمي أي بيغمبر صلى الله عليه وسلم أو زي كوبونا ويمية زاروية وكبريت زي دي كمانية لو يندر لو الريان الرادة والستينيان دادنيشن فرمي أقر هر دادنيشن كسك سلامي ليكردن زابي سلامة كيف دنوا أمر بمعروف نهي لمنكر بك أما رأى ساقسي خوش دكي لزادي أتو ليرش وظيفك هي أركك هي جناحتي دبيني لو كولاني لو شويني يشت أويا تاكيوا راست قصتي خير بكي وزمان عندي حتى خواي جور القرآني بيروز هذا فرمي وجعلنا النهار معاشا راست رجل أتو معاش ومعيشتي جاني خوتي بي
پەیدا بکەی و هەوڵ بدەیت هەوڵدانە و بازدا هەوڵدانە یاخود لە ئاتیشکەدا کە دەفەرمێتن و آخرون يضربون في الأرض يبتغون من فضل الله نەسەفی ڕەحمەتی خوای لێبی لە تەفسیری ئەو ئاەتەی دەفەرمێ کە دەفەرمێ و آخرون يضربون دەفەرمێ ئەی یسافرون يبتغون من فضل الله دەفەرمو تیجارەتە ئەوەیە کەوا هەوڵ دەدا بەڵام مامۆستا ئەو تیجارەت و بازرگانی و هەوڵدانش دەبی ئەمە ئاگادار بین لەوەشدا تەوازن يعني تێک نەدەین چونکە خوای گەورە لە ئاەتشکەدا دەفەرمێت ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يعني ئەمە کە ئەو سەعیەی دەکەین هەم لەو دنیا پێویستە هەم لە بۆ ئاخیرەت و خوا ڕازیکردن پێویستە بەڵام لەو کاتەشدا تەوازن تێک نەدەین یعنی ئێستا ئیوا هەیە هەموو هەوڵ و ماندی بوون و تێکۆشانەکانی هەموو 24 سەعاتی ڕۆژانەی هەلۆ پارە پیاکردن و دنیا و یعنی ئەو میزانەی تێکدایە بەڕاست ئەنی ئەوە ئینسان دەبی زۆر ئاگای لەو خاڵی هەبیت فعلەنەوەی جەناب باز دەکەیانەوە خاڵەشی زۆر مهمە ئینسان ڕاستە لە هەوڵدایە زۆر جاروێ ئەوەش بە بەڵگە دەین تۆ کابرا دەرێ وڵا کەسابەت عیبادەتە و ئیشکردن ئەوەیە ڕاستە ئەو کەسابەت داوا کراوە وەکو باسمان کرد شتێکی زۆر چاچشە بەڵام وەکو لە حەدیثەکەی کە سلمانی فارسی بە ئەبوو دەردائی دەفەرمی إن لربك عليك حقا ولأهلك عليك حقا ولزورك عليك حقا ولنفسك عليك حقا فأت كل ذي حق حقا يعني أو هەوڵ و کۆششدانە نابی لۆ شتێکی لەسەر حیسابیش دەشیبی یەکەم مافی پەروەردیگارت لەسرت کابرا لە کەسابەت و هەوڵدانی لۆ دنیای نابی وەی لێ بکات لە نوێژی لە تاعاتی لە عیبادەتی کەم تەرخەمی بکاتن یان لە سەرخستنی دینی خوا و پاڵپەشتیکردنی مسلمانان کەم تەرخەمی بکاتن ئێستا ینی کەسانێکی وا دەبی زۆر جارێ الحەمدولillah خوای گەورە ماڵێکی دایتی لەسەر شتی ئەو پەڕی کەمالیات و یعنی ئەو پەڕی داروێت تافێ لۆ ماڵ و منداڵی زۆر سەخیە بەس کەسێک بێ کاکە وەڵی نەخۆشەک هەیە پێویستیەک هەیە مەشروعەکی زۆر باش لە بۆ فێرکردنی مسلمانان هەیە لە بۆ سەرخستنی دینی خوای گەورە هەیە دەبینی هزار ئەولای دەینیتن یان بە سەرگرانی هزار شێر و ڕێوی دەبینتەوە ئەوەی دەکاتن نا کو ماڵ و منداڵ لە سەرەتی ئەتو بەخێ بکەی حقوقی دیشەیە ڕاست بەخشین لە پێناوی خوای گەورە چەندان ئاەتی لەسەر هاتیە ئەو جەمە بەستەکە لە چیە ئەو تەوازن پاراستنەوشی جەنابەت باس کرد لە مەسەلەی سعی زۆر مهمە ئینسانی مسلمان دەبی هەموو ژیانی لە هەوڵدان دابی هەتا نووسنی خواردنی دانیشتنی لەگە ماڵ منداڵ بە نیەتی ئەوەی بی کە ئەو ئیسراحەتە چی دەکا و پێویستی نەفسی خۆی جێبەجێ دەکا لۆ ئەوەی سبەینێ بە قووەتەوە ئیش بکات ڕاست ئەزواسا ئەوە ڕێک ئەوە دەبیتن کە ئەمە هەموو هەوڵ و تێکۆشان و سعیەکانمان چلۆ خوای بی چلۆ ئوموری مەعیشەت و ڕۆژانە و ئەوە بیتن کو بکەینە عیبادەت یەکەم بە نیەتێکی چاک یعنی ئینسان ئەو ڕزق و پارەی پیا دەکە لە ماڵ و منداڵی خۆشی دەتانی بە نیەتی صالح و نیەتی چاک ببیتە عیبادەت بکاتە عیبادەت النية صالحة تقلب العادة إلى العبادة نيتي چاک عیبادەتی دەکاتە عادەت بەچ ئەوە بەو نیەتەی دووەمینیشان ئەو ئیشانێک کە دەیکەن موافقی شەرع بی لە بۆ نمونە کابرا کە تیجارەتێک دەکات ئیشێک دەکاتن یعنی خۆی لە حەرام بپارێزیتن حساب لە بۆ سنوورەکانی شەرع بکاتن ئەوە وەدەکاتن ئەو هەوڵ و تێکۆشانێک کە لۆ دنیاشە ببیتە عیبادەت هەتا مامۆسای ڕێز شتێکی دیکەش کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێ وتلك الجنة التي أورثتموها بما كنتم تعملون باز لە عەمەلە هەوڵ و تێکۆشانە چێنە ئەوانەی کە بەهەشت بە میراد وەردەگرن ئەوانە کە هەوڵ دەدەن لێ لە علم النفسیش دەرێ يعني ئەو کەسێک کە هەوڵ دەداتن سعی هەیە جوهد و مادیبوونی هەیە ثقەی بە نەفسی خۆشی زیاترە بەڵێ مام ساف ئەوجا مەوسای بەڕێزانی ئەو هەوڵ و مادیبوونەی لە دنیای و چی باسما کرد دەبی هەر بدەی یعنی لە دنیای ئینسان بە شتێکی هەمەشغوڵە هەتا ئەگەر دانیشتن و پاڵدانەوە و لە کافتریا گەڕانیش بیتن ئەوەش ئیشەکە کابرا خۆی پێمەشغوڵ کرد ژیانی خۆی پێ بەسەر دەباتن ئەوەش هەوڵەکە بەس هەوڵەشی ناشەریفانەیە لۆ تەمبەڵی دانیشتنە لۆی پێغەمبەر عەلەیهی سڵاتو وسەلام دەفەرمی كل الناس يغدو فبائع نفسه فمعتقها أو موبقها هەموو کەس بەینە دێتە دەرێ بەڵام ئیوا هەیە
خۆی ڕزگار دەکا لە ئاگری بەو ئیشەی کە ئەو ڕۆدەیکا هیواشێ خوا نەخواستە خۆی تووشی ئاگری دەکات بەو ئیشەی دەکاتن کاتە هەموو ئەمە ڕۆژەکەی بەڕێ دەکەین بەس بزانین ئەو هەوڵماندی بوونەت بەرهەمی چییە نەتیجەی بەرەو چێ دەسیتن ئەوە زۆر مهمە یعنی خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەتی غاشیەکە دەفەرمی عاملة ناصبة تصلى نارا عامية وهي زۆر ماندیە زۆر هەوڵ دەرە بەڵام لە کۆتایی نەتیجەکەی نەخواستە دەکەوتە چێن دەرناو ئاگرەی هەرە گەرم لە مقابلەکەش وجوه يومئذ ناعمة لسعيها راضية مقابلەکەش کەسانەشی دیکە هەوڵ دەدەن کۆشش دەکەن ئیش دەکەن لەو دنیاە نەتیجەکەی کە دەگەنەوە لای خوای گەورە بەو هەوڵ و ماندی بوونەی خۆیان زۆر ڕازینە الحەمدولله کە ئەمە بەرهەمی ئەو ماندی بوونەی کە لە دنیاە چێشتمان لە پێناوی خوای گەورە و دیتمانەوە کە ئەو بەهەشتە پڕ لە ناز و نیعمەتەیە زەوانسە ملاحەزەکی دیکە لەسەر مۆزوعی هەوڵدان خۆی وچی لە سەرەتا کە باسمان کرد هەمووی هەر هەوڵ دەدا ڕاست بەڵام هەوڵدانەکان لە کەسێک لە بۆ کەسێککە جیایە ئەوەی کە زۆر زۆر ورد و گرینگە لە هەوڵدان ئەمە ڕەچایی بکەین ئەوەی هەوڵدانەکانمان بە پلانوی پلان عنی پلان لە بۆ هەوڵەکان هەبیتن ڕێک خستن بی یعنی نەکشتەکی تەشەتوت و پەرت و بڵاو بیتن ئەتوو ئیش دەکەی عنی جاری وا هەیە هەوڵەکی زۆر زۆریش دەدەی بەڵام بەرهەمەی کەمی هەیە ئەو خاڵەشی زۆر زۆر میهمە یان دەبین جاری و هەتا لە بۆ ڕەزامەندی خوای گەورەش لەوانەیە مەشروعەکە بیتن زۆر زۆر یعنی لە بۆ تو ئاسان و بەسیتە بەڵام ڕەزامەندێکی گەورەی خوای گەورەی تێدایە زۆر گرینگە دەتانی کاتەکەمان بەرە کۆتایی دەچی بەس ئەو خاڵم بەبیر هاتەوە هەوڵ و کۆششیش ئەگەر وچی بزانام بە بەڕێکخرا و بە پلان بیتن و بەدەستە جەمعی بیتن زۆر زیاتر نەتیجەی دەبی یعنی ئیشی کەسەکی بەتەنێ قووەتەکی زۆری دەوێ زاروێ زۆر کەس دەست بە ئیشەکی دەکاتن بەس چونکە بەتەنەیە سار دەبتەوە بەرهەمەکەی زۆر نابی کەم دەبیتن فکری بەشتەکی داناشتێک کە پێویست بوو بزانیتن بەس لەگەر دەستە جەمعی ئەگەر یەک ساربی تۆ ئەوی لەو پەڕی گەرمیە دەبینی ئەوی گەرم دەکاتەوە لۆێ ئەو حقیقەتە زۆر مهمە کە ئینسان بزانێت سعیەکان بەدەستە جەمعی بەدەستە جەمعی بێتن ئەو هەوڵ و ماندیبوونەی بەدەستە جەمعی بخوای گەورەوە ئەمە لێ بکە کە نەتیجەی ئەو هەوڵ و ماندیبوونەی ما ئینشاءڵڵا بەهەشت و ڕەزامەندی خوای گەورەبی لێرەدا دێنە کۆتایی بەرنامەکەمان ئینشاءڵڵا صلی الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم